ڕەنگە کەم ڕۆژی هەفتە بێت بینەر و بیسەری دەستگیرکردنی بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر نەبین لە شارە جیاوازەکانی هەرێم. بەوتەی توێژەران، ئەگەر لە ڕابردوو هەرێمی کوردستان تەنها ناوەندی گواستنەوەی مادەی هۆشبەر بوو بێ بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەی، ئەوە ئێستا بووە بە شوێنی ڕاواجپێدان و بەکارهێنانی. بەپی ئەو داتانەی کە لەسەر ئاستی جیهانی هەیە و داتانەی کە لە راپۆرتی نەتەوە گرتوەکان هاتووە کە نزیکەی 296 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهان ڕوبەڕووی مادە هۆشبەرەکان بوونەتەوە. بەپی ئەو داتانەی کە لە وەزارەتی داخلی عێراقی وەرگیراوە کە نزیکەی 7,000 کەس بەکارهێنەری مادە هۆشبەرەکان لە عێراقا، ئەمانە پێمانەڵێ کە کۆمەلگای ئێمەش وەکو بەشێ لە عێراق و بەشێ لە جیهان لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانە کە بێگومان وەکو داتانەی کە ڕۆژانە لە ناو سوۆسیال میدیا ئەیبیستین کە ئەوە تا گەیشتێتەوە ئاستی معمەلی بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان لە کوردستانە هەیە. خوێندنەوەی جیاواز دەکرێت بۆ تەشەنەسەندنی بەکارهێن و بازرگانی مادەی هۆشبەر لە هەرێم. زۆر کات جەخت لەوە دەکرێتەوە کەسانی دەستڕۆیشتووی پلێباڵای سیاسی و سەربازی لە پشت بازرگانە دیارەکانەوەن. بەپێی داتا تۆمارکراوەکانی ڕێکخراوە ناحوکمیەکان، ساڵانە لە هەرێم بە ڕێژەی 120 فرۆشیار و بەکاربەری مادەی هۆشبەر زیاد دەکات. کارێکیان ئەشێ سیاسی بێ، پێگەی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان و خاکەکەی لەگەڵ یەک دوو وڵاتی ئالوودەبووە کە ئەوانش خۆیان قوربانی هەندێک وڵاتی ترن کە بەرهەمهێنەری مادە هۆشبەرەکانە، واکە ئێمە بەردەوام لە بەردەمە ترسی مادە هۆشبەرەکانین. پێگەیشتیان سیاسی ئەمەیبی بەهۆی ئەوەی کە تارگێت و ئامانجی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان گەنجانن، خەساندنی ورە و ئیرادەی ئەوانە. ئەمە هۆکارێکە کە بەشێک لە هاوچەشت سیاسیەکان نەگلێرە لە تەواوی دنیا بەکاردێ. ئێستا لە هەرێم نەک هەر بازرگانی و بەکاربەر، بەڵکو لە هەندێک شوێن بەرهەمهێنانیش لە جۆرەکانی مادەی هۆشبەر دەکرێت. شارەزانی یاسایش دەڵێن یاسا بەرکار و هەمارکراوەکەی هەرێم سزای توندی تێدایە بۆ بازرگان و بەکاربەری مادەی هۆشبەر، بەڵام جێبەجێ نەکردنی بووە بە گرفت. لە یاساکەشە دەقی لەسەرداوە کە دەبێت ناوەندێکە بێ بۆ شیانەوەی ئەو کەسانە و بۆ ئەوەی جارێکی کە نەچنەوە سەر ئەو بەکارهێناری مادە هۆشبەرانە و توش بیان. بەڵام بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە ئەو ناوەندە دروست بکرێت. کۆمەڵی گرفتمان هەیە لە چاکسازیەکان کە ئەوەیە بەهۆی کەمی شوێنی ئەو سزادراوانە و کەمی هۆڵی پێویست لە چاکسازیەکاندا زۆر جار ئەبێتە هۆی ئەم کەسانەوانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن لەگەڵ بازرگانی مادەی هۆشبەر تەنسیق و کۆنتاکتی نوێ دروست دەکەن. ساڵ بە ساڵ ئاماری دەستگیرکردنی بەکارهێن و بازرگانی مادەی هۆشبەر لە هەرێم بۆ چەند هێندە هەڵدەکشێت. بە جۆرێک تا ساڵی 2006 کەمتر لە 30 کەس دەستگیر دەکران لە ساڵێکدا، کەچی بەپێی داتا تۆمارکراوەکان لە ساڵی ڕابردوو لە هەرێم 4201 کەس لەسەر بازرگانی و فرۆشتن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.